آخر ئامۆژگاریم بۆ هەموو ئەم برا عەزیزانە و بۆ ئەم خوشکە بەڕێزانە ئەوەیە کە ئەو خێرەی لە دەستت دێ مەیجێڕەرەوە مادام ئەتوانی بیکەی دافعێکی شەیتانی لە دڵتا دروست نەبێ بڵێ وەڵایەوە کابرا سەر بە کۆمەڵە نایدەمێ وەڵاوە سەر بە یەکگرتووە نایدەمێت کاکە نایدەمێت بخلی خۆت وات لێ نەکا بڵێ جابۆی دەم بە کابرای یەکگرتو بابی دەم بە برای خۆمان و خزم کەس و کاری خۆم هەیە چونکە من ملاحەزەم کردووە خەڵکێک لەم ئەوروپایە پێم وتوتە کاکە جەنابە دەگەرە و پارێکەوەکەی تۆ ئێمە توانین بیگەینین ئینشاڵڵە بە فەقیر و هەژار ئێوتێتی باشە وعدیشی داوە دوایی لای برای تر وتێتی وتێتی وەڵی نەمیز بە ڕێگای فڵان کەسا بڕوە خۆم کە سوکارم هەیە ئەیان دەمێ باش دوای سەفەری کردێتەوە بۆ کوردستان هاتۆتە ئەیگەیان دەتوتی نەوەڵە دایکیشم پێیوتم ئەو دراوسێمان زۆر محتاجە ڕۆڵەگەر بتوانانی شتێکی بدەیتێ وتمەڵا پارێ ضروریە پێم بێ بۆی کە ئەگەڕێمە بۆ ئەوروپا یعنی تەسەور کە پارەیەکی پێ بوو دای ناو بۆ زەکات بۆ خێر نە لێرە بەخشی نە لە مزگەوت کە کۆیانە کردەوە بەخشی بەو حسابڕاتەوە لە کوردستانی دا بە کە سوکارێکی نزیک خۆی لەوێش دایکیشی پێڵێ نایداڵەنەوە کە گەڕام و پارەم لێ ببڕێ یعنی ئەم هەموو ڕێگا شەیتانیانە حیلە شەیتانیانە لە نەفسی خۆیەکە دوای دێتەوە پارەکەی نەدا و دوایڵێ انشاءڵە خۆم تەحوی حواڵەیەکەمەوە بەخوا من خەڵکێکم بینیوە پارەی حرامی لەلا بووە کاکە پارەی حرامە هەرە بێ لە کۆڵ خۆتی کەیتەوە کەچی دەستی لێی نەبووەتەوە دوای نەخۆش کەوتو سبحان الله لەسەر کورسی دەبڕ پارەکەشە بێ لە خۆیان سەرف کاتەوە ئەو شتێک کە ئەتوانی بیبەخشی ئەوەی کە ئەتوانی هاوکاری بکەی نەفست ڕێگات لێ نەگرێت شەیتان زەفەرت پێ نەبا حیلە و حەواڵ و کەلیماتی وات بۆ دروستکە بابەوە چێهۆ سوالکەرە بە قەدەر قاڕوونێکی هەیە چێڵێ ئێ مهم ئەو سوالەکە ئەوە پێویستی پێێتی ئەوە کابراایکی سووری لێ قەوماوە هاتووە لە ژێر خێمەیەەکە بابە بۆ بیدەم بەوانە هەمووی سەر بە پەکەکەن کافر و مولحید بەڵام کە تۆ توانی بیدەیتێ یارمەتی بدەی بیدە ئەگەر کەسانێکی ترت بۆکو پرۆژە تەحدید کردو کە ئەیدەی بەم مەجموعە ماڵە مولتەزیمە باشە تەواو بمانەی بدە پارەکەی خۆت چەندە کۆیەکەی تۆ ئیدەی بۆ ئەنجا من پێشم وایە هەر مەلا پارەی پێ کۆ ناکرێتەوە هەر حیزبی ئیسلامی و جەمعیاتی ئیسلامی پارەیان پێ کۆ ناکرێتەوە بە تاک تۆژە توانی کۆیکەیتەوە ئەڕۆیە گەڕی بە سەر برایانێکی ترە وەڵام من گەنجێک مەناسی خواج زای بە خێری بداتەوە بە پاسکی لە گەڕا جاری وا بزستانیش بوو یا سەرماش بوو ئەگەڕا سەری مانگەکان بەم گەڕک بە و گەڕک بەو ماڵ بوو ئەو ماڵە ڕۆشت پارەی کۆ کردەوە لەو برایانەوە لەو ڕفیقانەی خۆی هەرێکی مقدارێکی بەسیت بەڵام ئەی کردە زۆر کە ئەبوو بە بلیتی قیتار مەسەلەن ئەیبوو بە ڕاتبی مانگانەی تەلەبەیەک یانە و کاتە کە کرێخانووی قوتابیە درا ئەبێ بەهی ئەو لەبەرەوە هەموو ئەم ئیشانەمان پێئەکرێ هیوادارم ئەم خەڵکە بە ڕێزەمان لە ڕەمەزانە هیمەتێکی ترمان هەبێ ئەم ڕەمەزانە ئەبێ فەرقمان هەبێ لەگەڵ ڕەمەزانی ڕابرد من ڕەمەزانی ڕابردوو بە فەزلی خۆی گەورە زۆر ڕازی بووم لەو خوشک و برا بە ڕێزانەی کە هاوکارمان بوون یارمەتیان داین زۆر دڵخۆش بوومەوە کە خەڵکێک بە جورئەتەوە زۆر بە سەخاوەت ئەجا خەڵکانێک لێ بڕابوون بۆ ئەم دینە جگە لە نوێژ و تاعەت و عیبادەتەکانیان ئەو هەموو کتێبە چاپ کرا ینی تەسەورکە ئێمە لە هەر کتێبێک گەگەر هەزارمان چاپ کردوێ 10,000 نسخە کتێب بڵاو بووە بەناو ئەم هەموو خەڵکە بەناو ئەم خەڵکە گەنجە ئەنجا ئەو هەموو کتێبە کە خوێندران وەکو دەرس چەند شتێکی گەورەیە هەموو ئەجرەکەی بۆ تۆ دێتەوە خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ خی گەورە بمانکە بە ئەداتی قەدەری خۆی